والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله مسلمان خوشویست. گەیشتینە حەدیثی سی و یەکەم فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوش باسی نوێژ کردنەوەی دەرگاکانی خێر و بەرەکەت، واتە باسی نوێژەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: عن جابر رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم: إذا ثوب بالصلاة فتح أبواب السماء واستجيب الدعاء. واتاب جابر فرمي رضا ورحمة إخوالي ببيغمري خوا صلى الله عليه وسلم فرمويتي كاتي نوش دادا بستي إخوالي قبرا درقاي أسمان كان دكاتو ودعايشي تيا قبول بي أم ليلة كأفرميت ويبا قم بستي ليلة يعني إقامة الصلاة كاتي قامة دكري درقاي كاتي قامة دكري ودس أكين نوش درقاي أسمان أكريتو خۆی گەورە دەرگای ئاسمان لە مسلمانان ئەکاتەوە. وەستوجیب الدعاء قصدی چییە؟ قصدی دوعای ناو نوێژە، چونکە نوێژ خۆی هەر دوعایە، سەحەمدووە خوێنی دوعایە، دوعاکە قصدی ئەوە نییە لە دوای قامەتەکە تو یەکسەر دوعا کە مەبەستی نوێژتێ و کە دوعا بکەیت، یان عولەما فەرموویانە دوای ئەوە کە دوعاکەیە. هەندێک حاڵەت هەیە دەرگای ئاسمان ئەکرێتەوە، کاتێ بانگ ئەدرێت دەرگای ئاسمان ئەکرێتەوە، کاتێ هەڵەسی بۆ قامەت دەرگای ئاسمان ئەکرێتەوە، کاتێک بۆ نمونە شەو نوێژی دەکەی دەرگای ئاسمانەکرێتەوە، سێ کوتی شەو دەرگای ئاسمانەکرێتەوە. هەندێک ئەم حاڵەتانەیە دەرگای ئاسمان لە حەدیث مبارەکی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام هاتووە. ئەمە چەند شوێنێکە تایبەتمەندی قەزدی ئەوەی دەرگای ئاسمانەکرێتەوە، یعنی ئەو کاتە زۆر گرینگە ئینسان دوعای تیا بکە و دوعاکەی ڕەت ناکرێتەوە و ئەو کارش کە دەیکەی مبارەکە. قەزدی لەیرە لەمە فەرمایشتە، یعنی قصدی نوێژە و بەربانگە کاتێ ئینسان کە بانگەدا لەو کاتا مەشغوڵ نەبێ. باشە بانگ دریا ئینسان مەشغوڵ نەبێ، جوابی بانگەکە بدەرەوە، ئەتەوێ خێری گەورە دەستکەوێ و جوابی دەرەوە. حەفتا حەسەنەت هەیە، ئەزانن ئیمامەتی 30 حەسەنەیە، بانگەکە بانگدەرەکە حەفتا حەسەنەیە. هەر کەسێکش وەک ئەو بانگەکە بڵێتەوە ئەو حەفتا بەریەکەوێت، ئێتر دەمەتەقی چیەکەی لە ئەسنای بانگ گەورەترین خێر جوابی بانگەکە بەرەوە. لە بینی دوای بانگەکەش کە ئەو چەند دەقەیەک دانراوە لە هەموو مزگەوتەکان و شوێنەکان، بۆچی دانراوە؟ بۆ سنت بەوە دوعاکردن، چونکە لەو کاتەتا دوعا ڕەت ناکرێتەوە. بینی قامەت و بەنگی بانگ دوعا چییە؟ ڕەت ناکرێتەوە. ئەوانە فرسەتە، ئینسان ئەم فرسەتانە بۆ خۆی بقۆزێتەوە، چونکە ئەبێ وریابین شەیتان نەمان خەڵەتێنێ پاشی ڕەمەزان ئەو کاتێ لە دەستمان بچێ. حەدیثی 32 دانیشتن لەگەڵ ئافرەتە بەتەنیا، أما وريابيا به خرافة وحرام. عن ابن عباس رضي الله عنه اللي فكيه ونكره ودواي شاكيكا. ابن عباس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يخلون الرجل بامرأة إلا ومعها ذو محرم. واتا هيج بيايك لقل آفرتك بيك وبتنيا نبن مەگەر یەکێ لەکێ کەسی ئافرەتەکە کە حرامە لەگەڵ وریابن. یعنی ئەم شتانە ئینسان ئەبێ وریابی هیچ کاتێک، چونکە ئەو کاتە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیان پرسی وتیان وتی پیاوی و ژنێ نابێ بەیەکۆ بێ، تەنانەت فەرمووی ئەگە مەریەم بێ، ژنەکە مەریەم بێ عەلەیهی سەلام، پیاوەکە نەبی یوسف بێ، ئیتری چی تیامێنێ؟ نە ئێمە پێغەمبەرین، نە ئافرەتەکەش لەسەر کوڕەی زەویە هەبێ بگەێتە یەکێ لەو ئافرەتە چاکانەی مەریەم بێ عەلەیهی سەلام. یعنی ئەمانە گشتیان نابێ، چونکە بۆیە لەو کاتە ئەڵێ چی پێغەمبەری خوا لە حەدیثێکی ترە ئەڵێ سێمیان شەیطانە، ئیلا خەتەرێک دێتە دڵی تۆوە، ئیلا خەتەرێک دێتە دڵی ئەو ئافرەتە. ئەگەر ئەمەش نەبێ ئەکەوتە جێی گومان، لە گومانی خەڵک خۆت بپارێزێ. ئەمڕۆ زۆر خەتەرە، چووتە ژوورەوە بۆ نمونە بۆ شێوە ئافرەتێکی لێ زانی دەرگا داخراوە لەو ژوورە مەمێن دەرچۆتای شەکە بۆ تەواو بێ تامەنیشە، یان چی بکات؟ چووتە ژوورەکە با دەرگەکە بە واڵا بێ بکرێتەوە، دانەخرێ دەرگا، چ
چونکە ئەکەوتە گومانی خەڵکەوە هەموو کەسێک ئیمانی بە قووت نییە ئەم زەمانە زەمانی گومانە خەڵک بە گومان تیاشوو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو قەبرستانەتان بینیە وتیان بەڵێ وتی ئەو قەبرستانە ڕبعێکی بە قەزا و قەدەری خوا چووە سێ ڕبعی بە گومانە چووە بە گومانی خەڵک گومانەکە گومانەکەش لە جگەی خۆی بە تایبەتی ئەگەر پێغەمبەر ئەو کاتە وتوێتی ئیسە چیجا ئەم زەمانەی من تۆ چیجا ئەبێ ئینسان خۆی لە هەندێک حاڵەتێ بپارێزێ یعنی ئەگە حەڵاڵش بێ ئەبێ پارێزگاری بکا لە ئیشەکە چونکە نابێ ئافرەت ئەبێ یەکێ لە حەڵاڵەکەی خۆی لەگەڵابێ ئافرەت نابێ بە کەیفی خۆی بۆ مشکل بخوا چونکە ئەوە خەتەرە ئەمڕۆ سێرەکەی ئیشەکان کە ڕووەدا خراپە و خراپەکاری ئەوەیە سەبەبەکە بۆ کارەکەوەیە ئافرەت سێرەکەی لێرەوە ئەی ئەڕوا بە سلێمانی و ئەچێ بۆ لەو بەتاقی تەنیا یان سارێک لێ خوڕێ سێرەکەی قەینان سارە با لێ خوڕە هیچی تیانی با مناڵێکی خۆی لەگەڵابێ با کەسێکی خۆی لەگەڵ لەو ڕێپەکی کەوت کێ چارەسەری بووە چییە ئافرەت بۆیە ئەم شتانە ئێمە زۆرجە بەناوەی کراوەنەوە و بەناوەی مافی ئافرەت و ئەو شتانەمان بۆ باسەکەن زۆرجە بەڵام زەرەرەکەین وەڵڵا زەرەرەکەین ئێمە زۆر جارەڵێین زۆرمان وت زۆر ئێژین بەڵام سێرەکەی بەداخەوە خەڵکێک گەرەکێتی بەلایەکی کردووە وەڵام مەلاکان وەڵا خەڵکوە با بگیان مەسەلەوە نییە مەسەلە ئەوە نییە خوا بەشەری دروست کردووە پیا و مەیدانە بۆ لای ژنش مەیدانە بۆ لای پیا ئیتر ئەو ڕەب العالەمینە دروستی کرد ئەوەی ناسی ئیسە تو گەرەکتە پیا و ئافرەتێ مەیدان نەبێ بۆ لای یەک بر خەڵکەیە ئەمڕۆ خەڵکەیە یعنی دوو لە ڕوو جەنابتان هەیە پیا و شیە خەڵک تەماشنەکەی پیا و هەیە ژن شیە تەماشنی ترەکە بێ دەبینەوە لە خزمەتتانە و ئەوەشی کامان بینی دوای یعنی شتەکان گەیتە ئەو ڕادە بۆیە ئینسان ئەمڕۆ لە گومان هەتا خۆی بکرێت لە گومان خراپ خۆی دوور بکاتەوە چونکە هەر لە شەڕ شاوتیانە ئافرەت تەنانەت بۆ ماڵی خوش نابێ بە تەنیا بڕۆ ئەی چیجا بۆ شوێنەکان وای ڕەحمان لێ عاقبەت خێرمان کە و لەشمان ساڵ بکە بمان پارێزێ لە هەموو گومانێکی ناشیا و صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته أجمعين يا رب